ڕۆژئاوایی کوردستان و سووریا لە سەرەتای مێژووە تا ئەمڕۆ لەگەڵمان بن ئەمڕۆ قسە لەسەر ئەم مژارە گرنگە دەکەین. لەم چەند ساڵانەی دواییدا ڕۆژئاوای کوردستان زۆر جار بووەتە سەردێڕی هەواڵەکان لە کوردستان و لە جیهاندا و لە سەرەتای دامەزرانیەوە ڕۆژئاوای کوردستان ڕوبەڕووی ئاڵنکاری زۆر گەورە بووەتەوە. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین بزانین مێژووی کورد لە ڕۆژئاوای کوردستان و سووریادا چۆنە. با سەرەتا لە ناوی سووریاوە دەست پێ بکەین. ئێمە ئەمڕۆ ئەم بەرنامەیە بەسپاسەوە لە دەستگای ژین تۆمار دەکەین. سەرەتا دەبێت ئەوە بزانرێت ئەو وڵاتی کە بەم نەخشەی ئەمڕۆی بە ناوی سووریاوە ناسراوە لە مێژووی دێریندا بەو شێوەیە نەبووە. لە سەردەمی هوریەکان و زیاتر لە 4000 ساڵ لەمەوبەر ئەوان بەشی ڕۆژئاوای کوردستانی ئەمڕۆیان بە خاکی خۆیان داناوە و بە خاکی هوری ئاماژیان پێکردووە. لەبەرەوەی ئەو شارانی ئەوان شاری هوری بوون. سەردەمانێکیش لە لوبداندا ئەوان لەگەڵ میسریەکان شاڕیان کردووە. بەو جۆرە شوێنێک نەبووە بە ناوی سووریا تا سەردەمانێکی دواتر و نزیکی 2800 ساڵ لەمەوبەر بەشێک لەو ناوچەی ئەمڕۆ لە زمانی لوڤیدا و پێی گوتراوە سوورای. یۆنانیەکان ناوەکە لەوان وەردەگرن و بە سیریا ناوی دەهێنن. لە سەردەمی ئیسلامە ناوەکە کراوە بە شام کە ناوێکی عەرەبی نوێترە. عەرەبەکان خۆیان لە بنەچەدا زیاتر لەسەر کەنداوی ئەمڕۆدا بوون و ئەوان کە ڕویان لە خۆر بووایە وڵاتی شام دەکەوتە دەستی چەپیان و وڵاتی یەمەن ڕاست. شام مانای چەپ دەدات و یەمەنیش پەیوەستە بە وشەی ڕاستەوە. ناوی شام دوای بڵاوبوونەوەی ئاینی ئیسلام و کاریگەری عەرەب بڵاو بووەتەوە. کاتێک کە دەوڵەتە کۆلۆنیالیستەکان لە سەرەتای سەدەی 20دا نەخشەی ناوچەکەیان کێشا، لەبەرەوەی کە نەخشەکە لە ڕوانگە و بەرژەوەندی ئەوانەوە دانرا بوو، ناوی وڵاتەکە کرا بە سووریا، واتە سووریا زیاتر ناوێکی یۆنانی و بنەچە لوڤیە. سەرڕای ئەوانە ئەو شامەی کە سەرچاوە ئیسلامیەکان ئاماژەی پێدەکەن هەر ئەم سووریایی ئەمڕۆ نییە کە دوای جەنگی جیهانی یەکەم دروستکراوە، بەڵکو شامی مێژووی لوبنان و ئوردون و فەڵەستینیشی گرتوتەوە. واتە نەخشەی ئەمڕۆی سووریا جودایە لە شامی سەردەمی ئیسلام کە ناوچەیەکی فراوانتر بووە. ئێمە ئاشنای ناوی وڵاتەکە بووین کە سووریای و ئەوروپیەکان ناوێکی بنەچە یۆنانیان بۆ وڵاتەکە دانا و هەر خۆشیان نەخشەکان بەپێی بەرژەوەندی خۆیان بۆ کێشاوە. ئێستا کە بابزانین لە مێژووی ئەو وڵاتەدا کێ حکومڕان بوو و کێ لەوێ ژیاوە. لە سەردەمی دێرینەوە لە ناوچەی شامدا نەتەوەکانی وەک لوڤی، هوری میتانی، هیتی، جوو، کەنعانی، ئاموری و ئاشوری و فینیقی و چەندینی تر ژیاوە. ئەمانە شوێنەوار و دەقێکی زۆریان لێبەجێماوە. لە کاتێکدا کە بەشی خوارەوەی سووریای ئەمڕۆ زیاتر نەتەوە سامیەکانی وەک ئاشوری، ئاموری، کەنعانی جوەکانی تێدا ژیان، بەشی سەرەوەی نەتەوە زمان هیندۆروپیەکانی وەک لوڤی و میتانی و هیتی تێدا ژیا و پاشماوەیان بەجێماوە. بۆ جۆرە وڵاتەکە لە سەردەمی دێرینەوە خەڵکی جیاواز و زمانی جیاوازی تێدا قسەکراوە. قۆناغەکانی ئەو مێژووە بەم شێوەیە لە 2000 ساڵ هەتاوەکو 1600 ساڵ پێشزاین ئاموریەکان، لە 1600 ساڵ هەتاوەکو 1200 ساڵ پێشزاین میتانیەکان، لە 1200 ساڵ تا 609 پێشزاین هیتی و ئاشوری و ئارامیەکان، لە 609 تا 333 پێشزاین بابلیەکان حکمیان دەکرد و دواتر فارسەکان، لە 333 پێشزاین تا 64 پێشزاین یۆنانیەکان، لە 64 پێشزاین تا 395 زاینی ڕۆمەکان، لە 395 تا 636 ڕۆمی بێزەندی، لە 636 تا 750 ئەمەویەکان، 750 تا 1009 عەباسیەکان، بەڵام دەسەڵاتی ناوچەی وەک حەمدانی تێدا بووە. 1009 تا 1260 بەشێک خاچیەکان و بەشەکەی تری ئەیوبیە کوردەکان، 1260 هەتا
1516 مەملوکەکان، 1516 هەتا 1970 عوسمانیەکان، 1970 ماوەیەک هێزی جیاوازی ئەوروپی و لە ساڵی 1946ەوە بوو بە وڵاتێکی سربەخۆ. لەبەر ئاسانی ڕوونکردنەوە تەنها دەسەڵاتە گشتیەکان بوو کە خرانە ڕوو، نەنا چەندین دەسەڵاتی بچووکتر لەوێ حکومڕان بوون. زۆر جار عەرەبە ناسیۆناڵیستەکان ئاماژە بەوە دەکەن کە گوایە کورد خەڵکی وڵاتی سووریانی و ئەو وڵاتە هی عەرەبە و لەو جۆرە قسانە دەبیستین. بەڵام پێشەوەی قسە لەسەر کوردکرێت لە وڵاتەدا با بزانین عەرەبەکان خۆیان لەکوێی ئەو وڵاتەدا ژیان. ئەمڕۆ عەرەب هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهی خۆیان دەزان و سووریا بە وڵاتی عەرەبی. بەڵام خۆشبەختانە مێژونووسانی ڕۆم و ئیسلامی و عەرەبی زانیاری وردیان لەسەر خاکی عەرەب بۆ بەجێهێشتووین. یەکێک لە جوگرافی ناسە بە ناو بانگەکانی سەردەمی ئیسلام کە ئیبن حەوقەلە کە لە ساڵی 1970 کۆچی دوایی کردووە بۆ چوونی لەسەرم بابەتەداوە. ئەم پیاوە یەکێک لە باشترین پەرتووکی جوگرافیای نووسیوە بە ناونیشانی وێنەی زەوی واتە سوورەت الئەرض. ئەو سەبارەت خاکی عەرەب دەڵێت. من لە خاکی عەرەبەوە دەست پێ دەکەم لەبەرەوەی کە قیبلە و مەکەی تێدایە کە دایکی هەموو گوندەکانە و زێد و نیشتیمانی عەرەبەکانن کە لەگەڵ خەڵکانی دیکەدا هاوبەش نەبوون تیاندا. ئەم خاکانە بە دەریای فارس دەورە دراوە لە عەبادانەوە کە شوێنی ڕژانی دیزلێ بۆ سەر دەریا کە لە بەحرینەوە درێژ دەبێتەوە تا دەگاتە عومان و پێش دەکاتەوە لە لای کەنارەکانی مەهرە و حەزرەمۆت و عەدەن. پاشان درێژ دەبێتەوە بۆ کەنارەکانی یەمەن تا دەگاتە جددە. لەوێشەوە دەگاتە ئەلجار و مەدین و بەردەوام دەبێت تا دەگاتە ئێلە کە ناوی عەقەبەیە. لەوێ خاکی عەرەب کۆتایی دێت. ئیبن حەوقەل بەو جۆرە خاکی عەرەب ڕوون دەکاتەوە. ئەو تەنانەت سنووری لەگەڵ ئیسرائیلەکانیش هاوشێوەی ڕۆمەکان دەستنیشان دەکات و دەڵێت ئەوەی کە دەوری خاکی عەرەبی داوە کە لە عەبادانەوە دەگاتە عەقەبە و کەنداوی فارس کە سێ چارەکی خاکی عەرەبە و ئەوە سنووری ڕۆژهەڵات و باشوور و بەشێک لە ڕۆژئاوایەتی و ئەوەی دەمێنێتەوە لە ڕۆژئاوادا لە عەقەبەوە بۆ مەسکەنە و تەبقە لە شام. لە مەسکەنە و تەبقەوە بۆ عەبادان سنووری باکوورێتی و لە ئەنبارەوە دەگاتە جەزیرە. لە ئەنبارەوە بۆ عەبادان ئەوە سنووریەتی لە عێراق. خاکی عەرەب لە ناوچەی عەقەبە بە شوێنێک دەبەسترێتەوە کە بە چۆڵی بەن و ئیسرائیل دەناسرێت و بیابانە و هەرچەندە بە خاکی عەرەبەوە بەسراوە بەڵام خاکی ئەوان نییە. ئیبن حەوقەل دەڵێت کە خاکی عەرەب تەنها لە عەبادانەوە هەتاوەکو ئەنبار و لەوێەوە بۆ عەقەبەی گرتوتەوە لەگەڵ دوورگەی عەرەب، واتە بەشی گەورەی وڵاتی سووریای ئەمڕۆ لەو پەڕی دەسەڵاتی خۆیاندا بە خاکی خۆیان دانەناوە. کەواتە ئەو وڵاتی ئەمڕۆ بە سووریای عەرەبی دەناسرێت لەو پەڕی دەسەڵاتی عەرەبدا بەشی گەورەی سووریای ئەمڕۆ و تەنانەت دیمەشقیش بەشێ نەبووە لە خاکی عەرەب. بە هەمان شێوە ڕۆژاوای کوردستانیش بە هیچ شێوەیەک ڕۆژە لە ڕۆژان بەشێک لە خاکی عەرەب نەبووە. باشە باو باپیرانی کورد لە کێوە لەسەر ئەو خاکە ژیاون. کۆنترین خەڵکانێک کە لە ناو سوورەی ئەمڕۆدا ژیابێتن و پەیوەست بن بە کوردەوە هوریەکانن. ئەوان نزیکی 4300 ساڵەمە بەر لەوێ دەژیان و خاوەن شارستانێتێکی زۆر گەورەی ناوچەکە بوون. جگە لە هوریەکان یەکێک لەو خەڵکانەی ترکە لەوێ بوون لوڤیەکانە. لوڤیەکان زیاتر لە باکووری کوردستاندا دەژیان، بەڵام بەشێکیشیان لە شارەکانی ڕۆژئاوای کوردستان بوون. ئەوان نووسینی هێرۆگلیفی تایبەتی خۆیان هەبوو، زمانەکان چەندین وشەی کوردی تێدایە کە هەندێکیان وەک خۆی ماوە و هەندێکیان تۆزێک گۆڕاوە. من لە ساڵی 2013دا یەکەم فەرهەنگی زمانی هوری کوردی و لوڤی کوردیم داناوە و تێیدا ئەو شانم خستۆتە ڕوو کە هەتاوەکو ئەمڕۆ زانراوە و پەیوەستن بە زمانی کوردیەوە. هوریەکان چەندین شوێنەواریان لە ڕۆژ ئاوای کوردستان بەجێشتووە، لەوانە ئورکیش کە بە تەلمۆزان دەناسرێت لە نزیک ئامودە، وەشوکانی یاخود تەلفەخریە کە پایتەختی شانشینی میتانی نزیک سەری کانیە، تەلبەڕاک لە کۆندا بە نەگار ناسرا بوو لە نزیک حەسەکە، ئۆگاری کە بە تەلشەمرە دەناسرێت لە نزیک لازقیە،
جەگەر بازار لە نزیک ئامودە، تل لەیلان لە نزیک قامیشلی. چەندین شوێنەواری تر هەن و شوێنەکان بە درێژایی مێژوو کوردی تێدا بوو و هەتاوەکو ئەمڕۆژ هەر زۆربیان بە کوردی ماون. لە عەفرینەوە هەتاوەکو لازقیە و حەما و قامیشلۆ و کۆبانی و حەلەب شاری هوری و لوڤی بوون کە زمانەکەیان پەیوەستن بە کوردیەوە. جگە لەو شوێنانەی کە هەمیشە هوری و لوڤی بوون، هوریەکان هەندێک جار دەسەڵاتی سەربازیان هەتاوەکو لوبنان ڕۆیشتووە. کەواتە بناغی ڕۆژئاوای کوردستان و بەشێکی بەرچاوی وڵاتی سووریای ئەمڕۆ خەڵکانێک بوون کە باوانی کورد بوون یان زمانیان پەیوەندی بە کوردیەوە بووە. تەنانەت شوێنەوارەکانیشیان ئەمڕۆ هێشتا هەر کوردی تێدا دەژین. بەڵام ئێمە ئاماژە بە مێژوویەکی دێرینی 4300 ساڵ بۆ 2800 ساڵ لەمەوە بەردەکەین. ئەگەر ئەوانە باوانی کورد بوون، ئەی دوایەوە کورد لە کوێی ئەو وڵاتەدا بوو. ڕاستیەکەی هەموو قۆناغێک ئاماژە بە باوانی کورد کراوە. بۆ نمونە هەزەبانیەکان کە پایتەختیان هەولێر بوو لە سەدەی دوهەمی پێرزاینەوە حکومڕان بوون، هاو شێوەی هوریەکان دەسەڵاتیان لە هەولێرەوە هەتاوەکو شاری قودس دەڕۆیشت. ئەوان لە ڕووداوە سیاسیەکانی ئەو سەردەمەدا بەشدار بوون و لە سەدەی یەکەمی زاینەوە لە جەنگی جوەکاندا بەشدار بوون دژی ڕۆم و ئەمڕۆژ پاژماوەی کۆشک و گۆڕی ئەوان لەوێ ماوە و کاریگەریان هاوشێوەی کورد تا میسر ڕۆیشتووە. جگەلەوە چەندین جار سەرچاوە ڕۆمیەکانی پێش ئیسلام کە هەندێکیان لە سەدەی شەشەمی زاینیدا نووسراون بەڕوونی ئاماژە بە سوپای ماد دەکەن لە ناوچەکانی سووریای ئەمڕۆ وەک حەما و تەدمر و پاڵمێرا کە لە سەدەی سێهەم تا سەرەتای سەدەی شەشەم لەو ناوچانەدا بوون و هەندێکیان حکوم کردووە. ئەوەش لەبەرەوەی کە سوپای کورد لای ڕۆم بە سوپای ماندا ناسرا. جگە لەوانە چەندین سەرچاوی دواتری ئەوروپی نزیکەی 800 ساڵ لەمەوبەر بە کورد دەڵێن ماد و بەڕوونی ئەو ڕاستیەش دووپات دەکەنەوە. کەواتە زیاتر لە 4000 ساڵە خەڵکانێک لە ڕۆژئاوای کوردستان ژیاون کە هوریەکانن. دواتریش ئەوە بەردەوام بووە بە شێوەی مادەکان و هەزەبانەکان کە لە سەرچاوەکاندا ناویان تۆماری هەیە. ڕاستیەکەی مادەکان جگەل لە بەشەکانی تری کوردستان لە ڕۆژئاوای کوردستان و بەشێکی بەرچاوی سووریای ئەمڕۆدا دەسەڵاتدار بوون و جەنگەکانیان لەگەڵ ڕۆم تۆماری هەیە. بەڵام دیسان بۆ ئەوەی بڵین کە ئەوانە باو و باپیرانی کورد بوون دەبێت دواتریش بەردەوامی کورد لەوێدا هەبوو بێت. بەردەوامی کورد بەڕوونی هەیە. بۆ نمونە مەسعودی نزیکی 1100 ساڵ لەمەوبەر یەکێک لەو شوێنانی کە ئاماژەی پێدەکات وەک شوێنی نیشتەجەی کورد بریتە لە جەزیرە و شام و سوخور. ئەوە نەک هەر ڕۆژاوای کوردستانە بەڵکو و ناوچەکانی تری سووریاشە. یەکێک لە قەڵا هەرە بەناوبانگ و نایاب و گرنگەکانی وڵاتی سووریا قەڵای کوردانە یاخود حوسن الئەکراد. زۆر سەرچاوی نوێ بە هەڵە دەڵێت سەردەمی سەلاحیدین ئەو قەڵایە ئەو ناوی وەرگرتووە. ڕاستیەکەی ئەو هەڵەیەکی گەورەیە. قەڵای کوردان نزیکەی 150 ساڵ پێش سەلاحیدینی ئەیوبی و لە ساڵی 1031ەوە بەدەست کوردەوە بووە. ئەوان هێزێکی کوردی بوون کە لە ژێر سایی میری مەرداسیدا ئەویان بەدەستەوە بووە. مەرداسیەکان عەرەبی نوێی ئەو ناوچانە بوون بەڵام بێ کورد نەیان دەتوانی لە هەندێک شوێندا دەسەڵاتیان هەبێت. تەنانەت کە خاچیەکانیش ئەو قەڵایەیان گرت بەهۆی ناوە کوردیەکەوە بە فەرەنسی پێیان دەگوت لێکرات. بۆ نمونە لە ساڵی 902 زاینیدا عەباسیەکان نامە بۆ جەعفەری حەمیدی دەنێرن کە سەرکردەیەکی ڕۆژئاوای کوردستان بووە لە ناوچەی جەزیرە دەسەڵاتی هەبووە. هەروەها کوردێک بە ناوی کوڕی زوحاک لە قەڵای جەعفەری لەسەر دەریا لە تەرسوز لە ساڵی 1920ەوە حکومڕان بووە و بووە بە کریستیان و ڕۆمەکان داکۆچیان لێ کردووە. بەڵام دواتر لە ساڵی 1927دا سوپای عەرەب هێرشی دەکەنە سەر و خۆی و ماڵ و مناڵی دەکوژن. هەروەها سوپای فاتمی کە زۆر جار شەڕیان لەگەڵ ڕۆم لە ناو سووریادا دەکرد بۆ سەردەمێک وەزیری دەوڵەتەکان کوڕی سالاری کورد بوو. تەنانە دێکێ لە شەڕە هەرە گەورەکانی نێوان فاتمیەکان و ڕۆمی بێزەنتی لە ناو خاکی سووریدادا سەربازێکی کورد بە ناوی ئەحمەدی کوڕی ئەژدەهاک یەکلای کردوتەوە. کاتێک کە سوپای فاتمیەکان شکابوون و سوپای ڕۆم سەرکردەکان زریپۆشی لابردە بوو دەویست بحەوێتەوە، ئەو سەرباسە کووردە
خۆیش و سەرکردەی سوپای ڕۆمدوامیان داڵاسێنی کوشت و شەڕەکەی لە شکستەوە کرد بە سەرکەوتن. دواتر سەرچاوە ئارامیە کریسیانەکان بە نازناوی بەرکێفا واتە کوڕی بەرد ناویانێناوە. جگە لەوانە شوێنێکێ لە نزیک لازقیە کە بە چیای کوردان یا جەبەل ئەکراد دەناسرێت. هەروەها لای ئەفرینیش کورداغ هەیە کە ئەویش هەر وەرگێڕاوی چیای کوردانە. لە هەمووی ڕوونتر شێخی گەورەی ئێزدیەکان شێخ ئودەی کوڕی مسافر لە ساڵی 1972دا لە شوێنێک لەدایکووە بە ناوی شەوفل ئەکراد. هەرچەندە ئەمڕۆ هەندێک دەڵێن ئەو شوێنە لە لوبنانە، بەڵام ڕاستیەکەی شوێنەکە دەکەوێتە ناو خاکی ئیسرائیلەوە. واتە نزیکی 1000 ساڵ لەمەوبەر و 100 ساڵ پێش دەوڵەتی ئەیوبی کوردی لەو خاکەدا شوێن بە ناوی کوردەوە هەبووە کە دەشێت ئەو ناوە تەمەنی سەدان و هەزاران ساڵ زیاتر بێت. کە ئەوە ڕێک دەیسلمێنێت کە کورد خەڵکی ڕەسەن و گرنگی ئەو ناوچانە بوون پێش هاتنی عەرەبەکان بۆ ئەو ناوچانە، هەر لەبەر ئەوەیە کە شوێنیش بە ناویانەوە نامراوە. لە هەمووی گرنگتر ئەیوبیەکانە کە گەورەترین کاریگەری کلتوریان لە وڵاتە هەیە. ئەوان چەندین خوێندنگە و قەڵا و مزگەوتیان لێ بەجێماوە کە یەکێکن لە نایابترین تەلارەکانی وڵاتی سووریا. مرۆڤ کاتێک کە قەڵای حەلەب و هەندێک لە خوێندنگە ئەیوبیەکان دەبینێت، ئاستی مەزنی ئیمپراتۆریەتی ئەیوبی کوردی بۆ دەکەوێتە ڕوو. بەڵام ئەو کاریگەریە دوای نەمانی ئەوانیش هەرما بوو. لە سەردەمی مەملوکەکاندا والی شام میر ئەبوو هیجای هەزەبانی بوو، مفتی شافعی ئیبن خەلەکان بوو، هەروەها ئەبوو فیدا سوڵتانی شاری حەما بوو و لای مەملوکەکان نازناوی سوڵتانی هەبوو. واتە ڕێکەوت نییە کە سوپای کورد لەو ناوچانەدا لە پێش ئیسلامدا لەگەڵ ڕۆم شەڕی کردووە و لە دوای ئیسلامیش ئەوە ڕوویداوە و شوێنی دێرینیش بە ناویانەوە هەبووە. ئەو جۆرە هەرچەندە مێژوویەکی ڕوونی کورد لە وڵاتەدا تا تاوەکو ئەمڕۆ نەنووسراوە، بەڵام بە ڕوونی دەردەکەوێت کە ئەوان لە هەموو شوێنێکی ئەو وڵاتەدا لە سەردەمی هوری و مادی و ئیسلام هەتاوەکو ئەمڕۆ بوونیان هەبوو و هەیە. وەک بینیمان لە پێش ئیسلامدا کورد لە وڵاتەدا ڕۆڵی هەبوو، ڕۆڵی ئەوان لە ناوی جێگە و چیادا دەکەوێتە ڕوو. ئەوە جگە لەوەی کە وڵاتەکە بەشێکی گرنگی ئیمپراتۆریەتی کوردی ئەیوبی بووە. ئێستاکە کە لە بنەچەی ڕۆڵی کورد لە وڵاتە گەیشتین، با بزانین چۆن لە سەدەی 20دا ئەم وڵاتە دروستکرا بە ناوی سووریا و هەلومەرجی کورد لە وڵاتەدا چۆن بووە. سەر ڕایەوەی کە عەرەب لە سەردەمی سەلاحەدینیشدا دەسەڵاتیان هیچ نەبوو، دواتریش لە سەردەمانی تردا هەتاوەکو سەدەی 20م جگە لە چەند دەسەڵاتێکی بچووکی پچڕ شتێکی ئەوتویان نەبووە، بەڵام لە سەدەی 20مدا ئەوە گۆڕا. دەوڵەتی عوسمانی کە سووریای بەدەستەوە بوو لە سەرەدایی سەدەی 20مدا بە تەواوی لاواز بوو. فەرەنسا و بەریتانیا بە شێوەیەکی نهێنی ڕێکەوتنامەی سایکس-پیکۆیان واژوو کردبوو. دوای جەنگی جیهانی یەکەم هێزەکان دەستیان گرت بەسەر دەوڵەتی عوسمانیدا. ئەوان لە دوو پەیمانی یەک لە دوای یەکی سیڤەر و لۆزاندا لە نێوان ساڵی 1920 و 1923دا دەوڵەتی عوسمانی بەشێکی زۆری لێکرایەوە و ڕێکەوتنامەی سایکس-پیکۆیان خستە کارەوە. ئەویش دابەشکردنی ناوچەکە بوو بەسەر دوو دەوڵەتی سەرەکیدا، فەرەنسا و بەریتانیا. ئەم دابەشکردنە وای کرد کە سووریا بخرێتە ژێر دەستی دەوڵەتی فەرەنساوە. بەو جۆرە فەرەنسا بوو بە حکومڕانی سووریا. لە ساڵی 1920ەوە سەرڕای هەندێک کێشە لەگەڵ عەرەب فەرەنسیەکان سووریایان گرتە دەست. لە دوای ساڵی 1920ەوە چەندین ڕووداوی هەمەجۆر لەو وڵاتەدا ڕوویدا. لەبەر کاتی بەرنامەکە ئاماژە بە هەمووی ناکەین، بەڵام یەکێک لەو ڕووداوە هەرەنگرگیانە هاتنی حیزبی بەعسی ڕەگەزپەرستی عەرەب بوو بۆ سەر دەسەڵات کە بە تەواوی ڕەوشی کوردی لە وڵاتەدا بەرەو ئاڕاستێکی زۆر ترسناک برد. دەرکەوتنی پارتێکی سیاسی ناسیۆناڵیستی عەرەبی نوێ لە سووریادا هەر لە خۆیەوە نەبوو. ئەوروپیەکان کە ناوچەکان لە دژی عوسمانی ئامادە دەکرد، ئەوان لە هەوڵی بەهێزکردنی ناسیۆنالیزمی عەرەبیدا بوون.
ئەوەش بە ئامانجی دروستکردنی بناغەیەکی فکری لە دژی عوسمانی. ئەمە هەر قسە نییە، بەڵکو یەکەم کۆنفرانسی ناسیۆنالیزمی عەرەبی لە ساڵی 1913دا لە پاریس ڕێکخرا و بەریتانیا و فەرەنسا ڕۆڵی گەورەیان لەو کۆنفرانسەدا هەبوو. ئامانجیان ئەوە بوو کە دەوڵەتی عوسمانی لە ڕێگای فکری ناسیۆنالیزمی عەرەبیەوە لاواز بکەن. سەرڕایەوە سەرەتا هەوڵەکان بۆ ئەوە بوو کە دەوڵەتی شام دروست بکرێت لەسەر بناغەی شامی مێژووی نەگنەتەوەی. واتە سەرەتا ئەوان ویستیان کە شامی مێژووی دامەزرێن بە جیاوازی زمان و ئاینەوە و هێشتا فکری ڕەگەزپەرستی عەرەبی زاڵ نەبوو. بەڵام دوای چەندین ساڵ لە بڵاوکردنەوەی هزی عەرەبی ناسیۆنالیستی لە ساڵی 1943دا حیزبی بەعز دامەزرا. دروژمی ئەوان بریتی بوو لە یەکێتی و ئازادی و سۆسیالیزم. ئەم پارتە لە بناغەوە لەسەر دیکتاتۆریەتی تاکحیزبی دامەزرا بوو، دەیویست کە پارت و بیر و بڕواکەی بەسەر خەڵکدا بسەپێنێت. سیاسەتی ئەم پارتە بە شێوەیەک بوو کە دەرفەتی نەدەدا کورد وەک نەتەوە و زمان هەبێت. دامەزرێنەرەکانی ئەم پارتە کریسیان بوون، ئەوەش لەگەڵ بەرژەوەندی ئەواندا گونجاو بوو. حیزبی بەعز کێشەی نەبوو لەگەڵ ئاینی جیاوازدا، بەڵام لەگەڵ نەتەوەی جیاوازدا هی بوو، لەبەرەوەی ئەوانەی کە دایان مەزراندبوو سەر بە ئاینە بچووکەکان بوون. بەو جۆرە لە دوای ساڵی 1950 و دەرکەوتنی ناسریەکان ئیتر نەتەوە پەرستی عەرەبی لە زیابووندا بوو. دامەزراندنی کۆماری عەرەبی یەکگرتوو لە ساڵی 1950دا لە نێوان میسر و سووریا هێندەی تر بابەتەکەی هێنایە پێشەوە. پارتی دیموکراتی کوردستانیش لە سووریا کە لە ساڵی 1950دا دامەزرا بوو، ئەندامەکانیان گرتن و پارتەکەیان قەدەغا کرد. عەرەبە ناسیۆنالیستەکان ناوی وڵاتەکەیان نا کۆماری عەرەبی سووری، لە ڕێگای ناوەکۆ نەتەوەی کوردان سڕیەوە، بەڵام هەوڵەکان ژی کورد زۆر لەوە زیاتر بوو. ئەوان بە هەموو شێوەیەک لە هەوڵی ئەوەدا بوون کە کورد بتوێنەوە و لاوازی بکەن و ناوچێ یەکگرتوەکەیان بەش بکەن. دواتر لە ساڵی 1963دا عەرەبە بەعسیەکان خۆیان هاتنە سەر دەسەڵات. ساڵێک پێش ئەوە و لە ساڵی 1962دا سەرژمێریە کرابوو کە تێیدا 120,000 کورد کرابوو بە بێناسنامە. ئەو ژمارەیە لە سەدا 20 کوردانی ئەو وڵاتە بوو. لە ئەنجامدا کورد لە وڵاتی سووریادا کران بە 3 بەشەوە. ئەوانەی کە ناسنامەیان هەبوو بێگانەکان، ئەمانە دانران بە بێگانە و کارتێکی سووریان هەبوو، زۆرینەی مافیان لێوەرگیرا بوو. شاراوەکان، ئەمانە بە هۆکاری جیاواز وادانرابوون کە بوونیان نییە و لە خراپترین هەلومەشدا دەژیان. ئەم دوو گروپەی دوایی بۆیان نەبوو کە خاوەنی هیچ مڵکێک بن، دەنگ بدەن، زانکۆ بخوێنن، پاسپۆرت وەربگرن و ئیشی حکوومەت بکەن. تەنانەت نیان دەتوانی بە شێوەیەکی یاسایی ڕوون ژن بهێنن. بەو جۆرە ژمارەی ئەو کوردانەی کە لەسەر خاکی باو باپیرانیان بێناسنامەکران 120,000 کەس بوو. لەگەڵ تێپەڕبوونی کات و ناڵخستنەوەتا ژمارەیان زۆر زیاتر بوو. سەرڕایەوە عەرەبە ناسیۆنالیستەکان هەر بەوەش نەوەستان، بەڵکو هاتن پرۆژەی بەدناوی پشتێنەی عەرەبیشیان هێنایەکایەوە. جگە لەو زوڵم و زۆرەی کە کورد لەسەر خاکی خۆی ڕوبەڕووی بووەوە، باسیەکان هاتن پشتێنەی عەرەبیان دروست کرد. پرۆژەکە لە ساڵی 1965دا قوبوڵ کرا و لە ساڵی 1973دا جێبەجێکرا. پرۆژەکە ئامانجی جیاکردنەوەی کورد بوو لە بەشەکانی تری کوردستان. ئەوان هاتن بەپانی 10 بۆ 15 کیلۆمەتر لەسەر سنووری ڕۆژاوای کوردستان و بە درێژایی نزیکی 350 کیلۆمەتر ئەو پشتێنەیان دروست کرد لە مالیکیۆ بۆ سەریکانی. ئەوان لەو ناوچانە کە عەرزی بە پیتی کورد هەبوون لە کوردیان وەرگرت و دایان بە عەرەبی هاوردا. 4,000 خێزانی عەرەب هێنرانە ناوچەکە و 140,000 کوردیش ڕاگوێزکران لەسەر خاکی مێژووی باو باپیرە. لە ئەنجامدا دەوڵەت 41 گوندی بۆ عەرەبە هاوردەکان بە شێوەیەکی زۆر باش و سەردەمیانە دروست کرد و خاکەکەشی لە کوردی خاوەن زەوی وەرگرتەوە. هەرچەندە لە ساڵی 1976دا پرۆژەکە بەهۆی هەوڵی کورد و فشاری دەرەکیەوە وەستێنرا، بەڵام کارەکانی هەڵنەوەشێنرایەوە. لە ئەنجامدا هەزاران دۆنم زەوی کشتتوکاڵی کورد درا بە عەرەبی هاوردە. لە وڵاتەدا ناوی کوردی، نەورۆز، خوێندن بە کوردی،
بەکارهێنانی زمانی کوردی بۆ کاری فەرمی و کولتوری کوردی بە هەموو شێوەیەک دژایەتی دەکرا. بەو جۆرە نەتەوەی کورد لە وڵاتەدا بە هەموو شێوێک لاواز دەکرا و لە هەمان کاتدا عەرەب دەکرایە باڵادەست. بەڵام کورد وازی نەهێنا و لە خەباتی خۆی بەردەوام بوو لە هەوڵی دروستکردنی ڕێکخراوی سیاسیشدا بوو. یەکەم پارتی سیاسی ڕۆژاوای کوردستان پارتی دیموکراتی کوردستانی سووریا بوو، بەڵام دواتر بەتایبەت لە ساڵی هەفتاکانەوە ڕەوشەکە گۆڕا. هەرچۆن یەکێتی لە پارتی جودا بووە، لەوێش دوو هێڵی سەرەکی دروست بوو لەژێر کاریگەری باشووردا هات نەکایەوە. بەڵام لە ساڵی 2003ەوە پێدە لەژێر کاریگەری پارتی کرێکاراندا دروست بوو. بەو جۆرە کاریگەری باشوور و باکوور لەسەر ئەوان هەبوو. یەکەم گۆڕانکاری سەرەکی لە ڕۆژئاوا ساڵی 2004 ڕوویدا، کاتێک کە یاریەکی ئاسایی گۆڕا بۆ خۆپیشاندانێکی گەورە و یەکەم و گەورەترین خۆپیشاندان بوو لەلایەن کوردەوە. هۆکارەکەشی یاری تیمێکی کوردی و تیمێکی عەرەبی تۆپی پێبوو، لەوێدا تیمە عەرەبیەکە دژی کورد ڕەفتاریان دەکرد و ئەوانیش پێچەوانەکەی. لە ئەنجامدا بوو بە شەڕ و هێزە ئەمنیەکان 6 کوردیان شەهید کرد کە سیانیان منداڵ بوون. ڕۆژی دوایی بوو بە خۆپیشاندان و پەیکەری حافز ئەسەدیان شکاند و بارەگایەکی حیزبی بەعزیان سووتان. دواتر بۆ شارەکانی تر بڵاو بوو و لە ئەنجامدا 36 کەس شەهید بوون و ژمارەیەک بنیدار و نزیکەی 2000 کەسیش دەستگیر کران. ئەوە سەرەتایی گۆڕانکاری بوو لە ڕۆژئاوای کوردستان. بەڵام لە ساڵی 2011ەوە گۆڕانکاری گەورە ڕوویدا. ئەویش دەستپێکردنی خۆپیشاندان بوو لە شارەکانی سووریا. ناوچە کوردیەکانیش کە پێشتر خۆیان خۆپیشاندانیان کردبوو، لەوێش چالاکی زیاتر دەستی پێکرد. خۆپیشاندانەکان وردە سووریای گرتەوە و شارە کوردیەکانیش بەشدار بوون. بە شارەسەد بۆەوەی کە کورد بەلای خۆیدا ڕابکێشێت، گفتی دا کە ئەوانەی بێناسنامن ناسنامەیان پێ بدا. ڕاستە ژمارەیەک وەریان گرت، بەڵام هەمویان نەبوون. ڕاستیەکەی کێشەی ڕۆژئاوای کوردستان هەر ئەوە نەبوو، بەڵکو کێشەی نەتەوەیەک بوو کە زۆربەی مافەکانی لێزەوت کرابوو، خاکەکەی درابوو بە عەرەبی هاوردە و ئەوان دەیانویست وەک نەتەوە بناسرێن. دواتر کە ئۆپۆزیسیۆنی سووریا لە دژی ڕژێم دامەزرا، کوردی ڕۆژاوا بینیان کە ئەو ئۆپۆزیسیۆنە لەژێر کاریگەری تورکیا و بۆ خزمەتی ئەوان دروست بوون. هەر لە سەرەتاوە دانیان بە کووردا نەنا و دیار بوو کە هیچ نیازێکیان نەبوو لە بەشار باشتر بن. لەبەرەوە کورد لەگەڵیاندا بەو شێوەیە بەشدار نەبوو، ئەوانیر بە هەموو شێوەیەک دایانویست کورد بکەنە دەرەوەی هاوکێشەکە. دواتر لە ساڵی 2012دا سوپای ڕژێم بریاریدا کە سوپا و هێزەکانی لە ناوچە کوردیەکان بکشێنێتەوە و بیان باتە ئەو شوێنانەی کە زیاتر پێویستی بیان بوو. بەو جۆرە کورد شارە سەرەکیەکانی وەک کۆبانێ و ئەفرین و ئامودە و شوێنەکانی تری گرت و لە ماوەیەکی کەمدا کۆنتڕۆلی هەمووی کردن. ئەوان سیستمێکی تەواویان دامەزراند بە سوپا و دەستور و بنەما گرنگەکانی بەڕێوەبردنی کۆمەڵگەکەیان ڕێخست و ناوچەکانیان کرد بە 3 کانتۆنەوە: کانتۆنی ئەفرین، جەزیرە و کۆبانێ. دوو هێزی سەربازی سەرەکیان هەبوو، یەکینەکانی پاراستنا گەل و یەکینەکانی پاراستنا ژنا. ئەم دوو هێزە زۆر ڕێکخراو بوون و لە ماوەیەکی کورددا بوون بە هێزێکی دامەزراوی ڕێکخرا و لە وڵاتی سووریادا هاوشێوەیان نەبوو. لە ساڵی 2013ەوە گۆڕانکاریەک ناوچەکەی هەژاند. ئەویش دەرکەوتنی ڕێکخراوی تەرۆریستی داعش بوو لە عێراق و شام. داعش یەکێک لە ترسناکترین ڕێکخراو بوو لە مێژووی ناوچەکەدا و تونت و تیژەکانی ئەوان وای کردبوو کە ڕێکخراوی تەرۆریستی قاعیدە نەرم دەربکەوێت. ئەم ڕێکخراوە سەرەتا وا خۆی دەخسە ڕوو کە دژی کورد نییە، بەڵام پاش ماوەیەکی کەم دەستیان کرد بە هێرشکردن بۆ ناوچە کوردیەکانی باشوور و ڕۆژاوای کوردستان. جەنگی کورد لەگەڵ داعش کورد بە گشتی و ڕۆژاوای کوردستانی بە تایبەت لە جیهاندا ناساند. لە کاتێکدا کە داعش خەڵکی سەردەبڕی و ناشرینترین کردەوەی بەرامبەر مرۆڤایەتی دەنواند، کورد نمونەیەکی ڕێک پێچەوانەی خستە ڕوو. بە تایبەت جەنگی کۆبانی بوو بە داستانێکی جیهانی و سەدان بەرنامە لەسەر بابەتەکە کرا. کۆبانی بە تایبەت هەلومەرجێکی دروست کرد کە وای کرد دەوڵەتی تورکیا بڕێ بدات بە هێزی پێشمەرگە لە باشووری کوردستانەوە بچنە باکوور و لەوێ بچن هاوکاری ڕۆژاوا بکەن.
ئەوەی مای سەرنج بوو شاری کۆبانێ لە سەدا 20 بەدەستکردۆما بوو. سەرڕای ئەو هەلومەرجەی کە ئەوان تێیدا بوون بەڵام کۆڵیان نەدا و سوور بوون لەسەر پاراستنی ناوچەکانیان لە دەستداش. سەرەتا هەوکاریکردنی ڕۆژاوە بەهۆی تورکیاوە زەحمەت بوو بۆ ئەمریکا، بەڵام بەهێزبوونی داعش وای کرد کە ئەمریکا لە تەکیاندا کار بکات، وەک تاکە هێزی متمانە پێکرا و لە شەڕیاندا لە دژی داعش. ڕۆژاوا ئەمڕۆ بوون بە هێزێکی گرنگی ناوچەکە و خۆیان ئامادە کردو بۆ ئەو گۆڕانکاریانەی کە ڕوبەڕووی ناوچەکە دەبنەوە. بەداخەوە سووریا ئەمڕۆ ڕوبەڕووی شەپۆلێکی تند و تیژی بۆتەوە کە تێیدا دروزەکان هاوشێوەی ئێزیەکان تووشی ڕەشە کوژی دەکرێن. لەم ئاڵنکاریانی کە دێنە پێشەوە هیوامان وایە کە ڕۆژاوای کوردستان بتوانێت پێکەیەکی گەورە بۆ کورد لا ڕۆژئاوادا فراهم بکات. لە سەرەتای سەدەی 20 و دوای دابەشکردنی ناوچەکە کورد لە ڕۆژئاوای کوردستان و بەشەکانی تری کوردستان خرانە ژێر دەستی عەرەب و فارس و تورکەوە. بۆ نمونە لە شام پێشتر عەرەب حکمی کوردی نەدەکرد، بەڵکو ئەو باڵا دەستیە نەخشە نوێکە و دەوڵەتە کۆڵۆنالیستەکان دابیانە عەرەب. هەر لەبەرەوە بوو کاتێکە لە ساڵی 2011دا ئەو زۆڵم و زۆرەی کە لە ڕێگای دەسەڵاتی عەرەبی ناسیۆنالیستیۆ هاتووە کایەوە لابرا، کورد لە ڕۆژئاوای کوردستان لە ماوەیەکی کەمدا توانی بە شێوەیەکی زۆر باش خۆی دروست بکاتەوە. بەڵام ئەم دروستبوونەوەیە هەر لە خۆیە نەبوو. ڕاستە بەشێکی بۆ هەوڵ و کۆشی بێوچانی ئەوان دەگەڕێتەوە، بەڵام بەشەکەی تری بۆ ڕیشەی دێرینی کورد دەگەڕێتەوە لە وڵاتەدا کە دەگەڕێتەوە بۆ سەردەمی هوریەکان. دواتریش لە هەموو قۆناغێکدا ڕۆڵی کورد لە وڵاتەدا بەدی دەکرێت و لە سەرچاوەکاندا ئاماژەی پێکراوە. ئەمڕۆ دیسان وڵاتی سووریا بە گۆڕانکاریدا دەڕات و هیوادارین کە ڕۆژئاوای کوردستان بتوانێت پێگەیەکی زۆر گونجاو بۆ نەتەوەکەمان بەدەست بهێنێت. لەم بەرنامەیەدا هەوڵماندا ڕۆژئاوای شیرین بە هەموو لایەک بناسێنین. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.